بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. وادەی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتیێرێ نزیک بۆتەوە و تا ئێستاش نازانرێت کە لە مانگی داهاتوو هەڵبژاردنەکان بەڕێوە دەچن یاخودنا. وتەبێژی کۆمیسیۆنیش ڕای دەگەنێت کۆمیسیۆن ئامادەکاری کردووە بۆی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیاندا بەڕێوە بچن. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی یانیڤەرسیتیی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان، هەروەها لە هەولێرەوە کەمال هەمزە کارگەری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. وادەی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم نزیک بۆتەوە و تا ئێستاش نازانرێت هەڵبژاردن لە یەکی مانگی داهاتوو دەکرێت یاخودنا. بەپێی زانیاریەکان چەند لایەنێکی سیاسی ڕێککەوتوون بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم بۆ ماوەی 2 ساڵ و دەیانەوێت پەرلەمانی کوردستان یاسای هەڵبژاردن هەموار بکاتەوە هەڵبژاردنەکان دوا بخات. هەرچی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیشە دژی ئەوەن هەڵبژاردن دوا بخرێت و داوا دەکەن هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. لالایەکی دیکەشەوە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئامادەی خۆی دەربڕیەوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا. شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆن ڕای دەگەێنێت کۆمیسیۆن ئامادەکاری دەکات بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. بەپێی یاسا تەمەنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە 6 مانگی داهاتوو تەواو دەبێت. هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە 21 نوێی 2013 ئەنجام دراوە کە لە 12 دەی 2015 تاوەکو 4 نوێی 2017 پەرلەمان لەلایەن پارتیەوە پەکخرا. پۆستی سەرۆکی هەرێمیش لە 25 حوتی 2009 هەڵبژاردننی بۆ نەکراوە و دوای تەواوبوونی وادەکەشی پارتی و یەکێتی لە 30 حوزەیرانی ساڵی 2013 2 ساڵی دیکەیان بۆ بارزانی درێژ کردەوە و ماوەی 2 ساڵیشە بارزانی بە ناشەرعی لە پۆستەکەی ماوەتەوە. ئێستا 21 ڕۆژی ماوە بۆ یەکی مانگی داهاتوو کە وەک وادەی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم دیاری کراوە. بەڵام ئاماژەکانەوەمان پێ دەڵێن چەند لایەنێکی سیاسی کە بایەخ بە دیموکراسی و دەنگی هاوڵاتیان نادەن دەیانەوێت هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام نەدرێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کە دکتۆر بەخێر بەنگەسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. خۆتان ئاگادارن 21 ڕۆژی ماوە بۆ وادەی کە دیاری کراوە کە 11 دەبێت هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمان بەڕێوە بچێت. پێتان وایە دەتوانرێت لەو کاتەدا هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت؟ ئێمە هیوادار بووین و هیوادارین هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت لە کوردستان. بەداخەوە ئەگەر مێژووی هەڵبژاردن سیرکەین هیچ کام لە هەڵبژاردنەکانی کوردستان لە کاتی خۆیاندا نەکراون. لە 92 هەڵبژاردنێک لە کاتی خۆی نەکراوە. ئەوەی 92 چەند ڕۆژێک تاخیر بوو هەر بەهۆی هینەوە نەکرا. ئەوەی 2005 چەند مانجێک تاخیر بوو، ئەوەی 2009 تاخیر بوو، ئەوەی 2013 تاخیر بوو، ئەوەی ئەمجارش تاخیر دەبێت. هەرچەندە ئەمەی کە دەڵێن لە وادەی خۆیدا بکرێت لە وادەی خۆیدا نییە، چونکو ئەو بڕیارێک کە دراوە من پێم سەیرە دەڵێن لە وادەی خۆیدا بەپێی یاسای ژمارەیەک یەکی ساڵی 1992 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەڵێ بەلای کەمەوە دەبێت 2 مانگ پێش وادەی تەواوبوونی پەرلەمان بکرێت، واتە پەرلەمانی کوردستان 6/11 تەواو دەبوو، بەلای کەمەوە دەبووایە پێش 6/9 هەڵبژاردن بکرا بە 6/9 ڕابردوو، واتە دەبێت 60 ڕۆژی فەرق بێ، بەڵام ئەمەیان 6 ڕۆژی فەرقە. ئەمە کارێکی نایاساییە، سفرەکان لا بردووە، کارێکی نایاساییە لەو بڕیارەیە کە سەرۆکی هەرێم دەری کردووە، ئەم ڕۆژەی دەستنیشان کردووە بۆ کۆمیسیۆنیش قبوڵی کردووە. من پێم وانە ئێستاشی لەگەڵ بێت بەم بارودۆخی هەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. یعنی پێ دوای ئێستا ئەو وادەیەش کە دانراوە 6 ڕۆژ پێش بەسەرچوونی تەمەنی پەرلەمان وادەیەکی نایاساییە دەبووە لە 6/9
هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتیێرن بەرەو بچوو بە پێی یاسای پەرلەمانی کوردستان یاسای ژمارەیەک دەبواە بەلای کەمەوە پێش شەشین و هەڵبژاردن بکرا بواە بەداخەوە ئیتر ئەوەش تاخیر بووە ئێستاشی لەگەڵ بێ من پێم وایە بەو بارودۆخەی کەوا هەیە هەڵبژاردن ناکەن چونکو کۆمیسیۆن ڕاستە دەڵێ ئێمە ئامادەکاریمان هەیە نەخێر کۆمیسیۆن ئامادەکاری نییە بۆچی ئامادەکاری نییە کە ئێستا کۆمیسیۆن دەڵێ ئێمە ئامادەکاری نەکردو بۆچی ئامادەکاریتان لە کۆمیسیۆن ئامادەکاری چەند ڕوویەکە یەکێکیان ئامادەکاری لۆجستیشیە لە ڕووی ئامادەکاری لۆجستیچیەوە ئەوەندی ئێمە ئاگادار بن ڕاستە ئەوان دەڵێن هەموو پێداویستەکانمان دابین کردووە بۆ پێداویستی کە دابین نەکرابێت بۆ نمونە سادەترین شت داوای 21 میلیارد دیناریان کردووە بۆ تێچوونی هەڵبژاردن تەنها 1 میلیارد دیناریان پێدراوە بە ئەم ڕاستیە بڵێن بێنە سەر تەلەڤیزیۆن بڵێن 1 میلیاریان پێدراوە 20ەکەیان پێ نەدراوە بۆی پێداویستەکان دابین بکەن پێداویستەکانی تر کە لە بەردەستیانە ئەوە کەم و کوڕی هەیە دێنە سەری ئەگەر مەزال بێ سەیرێ دەکەین جگەلەوە لە ڕووی ئیمکانیەتی بەشەریەوە کۆمیسیۆن پێویستی بە 70,000 فەرمانبەر هەیە بە گرێبەستدا بمەزرێنێت تاکو ئێستای لەگەڵدا بێت کە 21 ڕۆژ ماوە یەک کەسیشیان دانەمەزراندووە و جگەلەوەی دایانەمەزراندون ئەگەر داشیان بمەزراندانایە ئەم فەرمانبەرانە پێویستیان بە ڕاهێنان هەبوو ڕاهێنانیان پێ بکرێت بەلای کەم مانگەشی دەوێت کەس ڕاهێنانیشی پێ نەکراوە بێگومان ئەگەر بەو جۆرە بڕوات کرچووکاڵ دەبێت جگە لەمە یەکێکی تر لە ئامادەکاریەکان تۆماری دەنگدەرانە گرفتی ئەم کۆمیسیۆنە ئەوەیە هەڵبژاردن دەکات و تۆماری دەنگدەرانی نییە تا ئێستای لەگەڵدا بێت کاکە چۆن دەکرێت ئەوەی ئەوانشتوتیان بەهژ ڕۆژ پاکمان کردوەوە پێش ئەمەش کارێکی نایاسایی بوو کە پەرلەمانی کە کۆمیسیۆنی هەڵبژاردن کردی چونکو کۆمیسیۆن بە پێی یاسا لە مەسلەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەراندا دەبێت بەلای کەم 2 مانگدا بنێت ئەوەی کە بۆ ڕفراندۆم کردیان تەنها هەفتەیەکیان بۆ دەستنیشان کرد لە دەڤەری سلێمانی 2 ڕۆژ و نیو بوو من بۆ خۆم ناوم نەبوو دەنجیشم نەداوە بۆ هین بەرەوەی لێ نەگەڕان و ناوم نەبوو گەڕام بنکەیەک ببینمەوە نەک ناوەکەی خۆم لە کاتی نوێکردنەوەی تەنانەت بنکەیەکم نەدیتەوە هەتا بچم ناوەکەی خۆمی تیادا بدۆزمەوە کە من مهتەمم لەوەیە لە بوارەکەدا ئیش دەکەم چ جای ئەوەی پیرەمێردێک ئەرەبانچیەک نەخوێندەوارێک کەسێکی تری نەشارەزات چۆن ناوی خۆی دەدۆزێتەوە ئەمە ئەگەر ئەو کاتە کردبیان ئەو کاتە ئێمە دەنگما هەڵبڕی پێماوتن کاکە ئەمە ناکرێت وتیان ئەمە تەنها بۆ ڕیفراندۆمە مەسلەیەکی قەومیە با لێی گەڕێن هەموو لایەنەکان وایان وت هەموو ئەندامانی کۆمیسیۆن وایان وت وتیان بۆ هەڵبژاردننی پەرلەمان ئێمە نوێی دەکەینەوە لە ڕاستیدا نیزامێکیشیان بۆ دەرکرد بەڵام نیزامەکەی کە دەریان کرد ئەو کاتە ئێستا سەرنگومیان کردووە ڕێزیان لە ئیمزاکەی خۆیان نەگرتووە ئامادەنین بێن پاچیکەنەوە ئەو تۆماری دەنگدەرانەی لەلایەنە ئێستا دەتوانین بڵێن تۆمارێکی بێدایک و باوکە نافەرمیە چونکو 6 تۆماریان لە بەردەستا دواتر دێنە سەری کاوتۆ ئەمانە ئەو کارە نایاسایەن ئەو ئامادەکاریەیە کە کۆمیسیۆن دواتر قسەی زیاتر لەسەر دەکەن ئەگەر بچینە هەورێ لای کاک کەمال کاک کەمال زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ئێوە وەکو ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی چی ئامادەکاریەکتان کردووە بۆ هەڵبژاردن و تا چەند ئەو دەنگویانەش بێوە گەشتن کە باس لە ڕێکەوتنی سیاسی دەکرێت بۆ دواخستنی هەڵبژاردنەکان بەناوی خی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە سەبارەت بە ئامادەکاریەکانی ئێمە وەکو ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی دیارە ئامادەکاریەکان دەکرێنە 2 جۆر ئامادەکاری نەزەریەکان ئامادەکاری کردەیەکان ئامادەکاری نەزەریەکان بە تەواوی ئامادەکاریمان کردووە لە بەرنامەی هەڵبژاردنمان لە پلانی هەڵبژاردنمان و ئەوانەی کە پەیوەندیان پێیانەوە هەیە دیوی دووەمی ئامادەکاری کردەیەکەیە لە ئامادەکاری کردەییدا دیارە لێویش هەر ئامادەین بەڵام ئەوەیان پێویستی بەوە هەیە بەپی قۆناغەکان ئامادەکاریەکانمان دەربڕین و هەنگاوی عملی لە بۆ بەهاوین بەشێکی پەیوەندی بە کۆمیسیۆنەوە هەیە بەپی قۆناغەکان کۆمیسیۆن ماوەکان ئیعلان دەکا لەو ماوانەی کە هەیە ئێمە کارەکانی خۆمان دەخینە بواری پراکتیک سەبارەت بە ڕێکەوتنی سیاسی بڵێ بەداخەوە بەپی ئەو زانیاریانی لای ئێمە هەندێک هێز پێیان خۆشە هەڵبژاردنەکان دوا بخەن بە هۆکاری جیاجیا ماوەکە لە نێوان خۆیان هێشتان کۆکنین هەیە پێخۆشە ماوەی ساڵێک دوا بخرێ پێخۆشە ماوەی 2 ساڵ دوا بخرێ و لەو نێوانش هەیە
بەڵام ئەو ڕێککەوتنە سیاسیە بەداخەوە ئەمە بە هیچ شێوەیەک لەگەڵی دانین و بە یاسایشی نازانین و پێم وایە کارێکی خراپە دەچێتە سەر ئەو کارە خراپانەی کە پێشتر کراوە لە بێتاقەتکردن و بێهیواکردنی دەنگدەرانی هەرێم. بەڵێ کەواتە ئێستا ئەوەندەی کاگەدارمەم ڕێکەوتنە واژۆ کراوە ئەگەریەوەی کە لەیەکی مانگی داهاتووش هەڵبژاردنە نەکرێت. ئەگەرەکە واریدا هەم بە پێی ئەو بارودۆخی لە پێش هەیە هەم بە پێویستی بەشێک لە لایەنەکان کە بەداخەوە لایەنی دەسەڵاتداری تێدا هەیە و بە پێی ئەو ماوەیە کە لەبەردەستە لە بۆ کۆمیسیۆن کە کۆمیسیۆن پێم وایە هەڵەیەکی کوشندەی کرد لە هەڵبژاردننی لایەنە سیاسەکان بەشداری کرد چووە ژێرباری ئەوەی لە دوو ماوەی جیاواز ڕیفراندۆم و هەڵبژاردن وادەیان دیاری بکرێ 25 نۆ لە بۆ ڕیفراندۆم و 11 دواتر کە دیاری کرا لە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم. بەڵێ چونکە ئەو بابەتە کۆمیسیۆن وەک خۆی ڕایگەیاندووە 6 مانجی پێویستە. ئەگەر 6 مانجی پێویست بیلو ئەوەی ئامادەکاریەکان بە پێویست بکە ڕابگەیەندرێ ئەوە لەو ماوەیە کە لە نێوان ڕیفراندۆم و هەڵبژاردن ئەگەر بکرێت کە هەیە ماوەی 35 ڕۆژە چۆن دەتوانانی ماوەی 6 مانگ بە 35 ڕۆژ بە 5 هەفتە بکە بێگومان ناتوانانی بیکە. هەرچەندە کۆمیسیۆن ڕایدەگەیەنێ کە هەنگاوەکان هەڵدەگری کە کارەکان دەکات بەڵام پێم وایە تەنها بۆ ڕاگەیاندنە تەنها هەڵپڕوسکاندنی کارەکانە چونکە هەندێک جار کاتێک متابعی کارەکانی کۆمیسیۆن دەکەین هەست بە بێسەروبەریەک هەست بە شلەژاویەک هەست بە بێبەرنامەیەک لە کارەکانی کۆمیسیۆن دەکەین هەر بۆ نمونە دوێنێ ڕاگەیاندرا کە ئەوڕۆ تیروپشتی قوارە سیاسەکان دەکرێت ژمارەیان ئەوڕۆ بە حساب دەخرێتە سبەیش مسۆگەرنێ دەکرێت یان ناکرێ. ئەوە هەموو بەڵگەی ئەوەیە کە کۆمیسیۆن فعلەن بەرچاوی ڕۆشن نییە هەنگاوەکانی بە پێی پێویست چۆن هەڵدەگرێ. یەکێک لەوە کارە سەرچەکان دیارە ئەو ماوەیە کە مابەیەکی ێجگار کورتە ئەکید ناتوانانی لەو ماوەیە ئەو ئامادەکاریانی خۆی بکە و هەڵبژاردنێکی دروست ئەنجام بدە. بەڵێ ئەوەی کە بەرەز وتت هەندێک لایەن دایانەوەی موسڵمی اتفاقیان کردو بۆی کە دوا بکرێت ئەو لایەننی کە ئێستا بۆ نمونە دایانەوەی هەڵبژاردن بکرێت چۆن دەتوان ڕوبەڕووی ئەو ببنەوە کە فشار دروستکردن هەڵبژاردنە بکرێت. ئێمە ئەو لایەنانی کە پێمان خۆشە و ئامادەین و داوا دەکەین هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ تەنها ئەو ڕێگایانەی لە بەردەستماندایە ئەو ڕێگایانە دەگرینە بەر ڕێگای یاساییەکانە داوا لە کۆمیسیۆن دەکەین نەچێتە ژێرباری دواخستن و داوا لە لایەنە سیاسەکان دەکەین لە کاتی خۆی بکرێ و داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین کە فعلەن فشاری ئەوە بکەن. فشارەکانی ئێمە بەداخەوە بەپێی ئەو واقعی کە لە هەرێمی کوردستان هەیە واقعێکی سیاسی بە تەواوی چەقبەستووە گفتوگۆی نێوان لایەنە سیاسەکان وەستاوە یان نیوەناچڵ هەیە یان بێبەرهەمە لێک تێگەیشتن یان جێلێگرتن شتێکی ئەو تۆ نییە سەراحەتەن. لەبەر ئەوە ئێمە کە پێداگیری دەکەین تەنها دەتوانین لە کەناڵەکانی خۆمان ئەو پێداگیریە بکەین لەو شوێنانی کە دەنگمان پێیان دەگا پێداگیریە بکەین دواتر ئەو لایەنانەی کە کار دەکەن لەسەر دواخستنی و دواتر بڕیاری دواخستنی دەدەن ئەوە پێویستە ئەوان وەڵامی خەڵک بدەنەوە بۆچی ئەو هەڵبژاردنە دوا دەخەن و لە کاتی خۆی نایکەن. بەڵێ سوپاس دەکەن دواتە گەرم بۆ لای بەڕێز دکتۆر بگەڕم لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە کەماڵی باسی کە سیناریۆیەکەوە ڕێککەوتنێکیش بازەکە کراوە پێدوای سیناریۆ کە چۆنەوەی کە بەڕێزت ینی یەقین ئێستا پێدوای لەیەکی 11 هەڵبژاردن ناکرێت کە ڕێکخراوەکەی بەڕێستان و بوارەدا ئاگادارن و چاودێریان بارودۆخە دەکەن. بەپێی کۆمەڵێک بنەما و لێکدانەوە پێمان وایە یەکی 11 هەڵبژاردن ناکرێت بەڵام بەڕاستی حەق نییە حزبە سیاسیەکان لە مەسئولیت ڕابکەن. ئەوەندەی ئێمە تێبینیمان کردبێ لە ڕاستیدا 5 حزبی سەرەکی لە مەیداندان ئەو 5 حزبە هەر 5یان دەیانەوێ هەڵبژاردن دوا بخرێت. ئەمە تێڕوانینی ئێمەیە تێڕوانینی ئێمەیە هەر 5یان دەیانەوێ بۆ دوای بخەن. ئەوەی دەیەوێت دوای بخات گرفتی ئێمە ئەوەیە مەبەستێکی هەیە ئامادەکاری نییە یان بارودۆخەکە لە خزمەتیدا نیە یان ئیشێکی تری پێ هەیە. ئەوەی دەیەوێت دواژ نەخرێ لەگەڵ ڕێزی زۆرم
ئەگەر لە پێناو بەڕێوەچوونی پرۆسەیەکی باشی نییە. ئەوەی ئێمە دەیبینین هەمووی دێ عەلاگەی کارە نایاساییەکانی خۆی هەڵوێستەکانی خۆی کە نەشیاو بووە بە یەکێکی تری هەڵدەواسێ. ڕەوشێکی خراپ لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت. بەڕاستی ئەگەر وا بڕوات خراپتریش دەبێت لە نێوان مزایەدەی حزبە سیاسیەکان، عینادی کۆمیسیۆن و بێ هەڵوێستی پەرلەمانی کوردستانیش تووشی شەلەل بووە. بارودۆخێک دەگوزارێت. کاک حەچی من پرسیاری ئەوە بکەم، کۆمەڵ و گۆڕان لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن بکرێت؟ بۆچی لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن بکرێت ئێستا؟ با من ئەو پرسیارە بکەم لە برای بەڕێزم کاکەمال. هەڵبژاردنێک ئەوەی ئێستا دەگوزارێت هەموو گیانی نایاساییە. ئەمە یادداشتێکە دوێنێ لەگەڵ کۆمیسیۆن کۆبوونێتەوە زیاد لە 20 جێ هاتوون یاسایان پێشێل کردووە. بۆچی نەهاتن کەس قسە بکات لەسەر ئەمە؟ ئەم هەڵبژاردنە بە تەزویر بەڕێوە دەچێت. تۆمارێکی دەنگدەران هەیە، ناڵێ ملیۆنێک بەڵام نزیکەی ملیۆنێک دەنگی ساختەی تێدایە. نزیکەی 500,000 دەنگی ساختی تێدایە. باشە بەڵێ. بۆچی قسە ناکەن لەسەر ئەوە؟ کامەیە نوێنەرەکەی گۆڕان هات قسەی لەسەر ئەمە کرد کە دەڵێ هەڵبژاردن دوا بخرێت، قسەی لەسەر ئەمە کرد. نوێنەرەکەی کۆمەڵی ئیسلامی قسەی لەسەر ئەمە کرد. حزبە سیاسەکان هاتن ئەمە لێک بدەنەوەکەوە ناکرێت بەم تۆماری دەنگدەرانە هەڵبژاردن بکرێت. هاتن باسی ئەوەیان کرد کاکە ئەم بارودۆخە پێویستی بەوەیە. برای بەڕێزم کاکەمال ئێستا باسی ئەوەی کرد هەر ئەوەندە تۆ 6 مانگ دەکات 180 ڕۆژ کاری 180 ڕۆژ بە 35 ڕۆژ بکەی. ئەمە هەڵپڕوسکاندن نییە، ئەمە گاڵتەکردن نییە بم پرۆسەیە کەوا دەکرێت. هەڵبژاردن لە پێی ناوی چی دەکرێت کاک حەچیم؟ هەڵبژاردن دوو بنەمای سەرەکی هەیە. یەکێکیان بۆ بەڕێوەچوونی پرۆسەی دیموکراسیە لەسەر خەتی خۆی، یەکێکی تریان بۆ دەستا و دەستکردنی دەسەڵاتە. ئەگەر بەو شێوازە بڕوات تەزویری منەزەم بکەن ئەمانە، ئەگەر هەڵبژاردن بکرێ کە زۆر باش دەزانن دەکرێت. گۆڕان و کۆمەڵ لە من باشتر دەزان. من حەزبی سیاسی نیم، ئێمە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنین. چی لێمان تووڕە دەبێ با تووڕە بێ. پێویستم بەخۆ هەڵبژاردن نییە، پێویستم بە دەنگ نییە، پێویستم بە مزایەدەژ نییە. یاسا چۆنە، ڕاستی چۆنە، ئەمە بە کۆمەڵانی خەڵک دەڵێن. بەڵام ئەگەر بەو شێوازە بڕوات ئەمە پارتی وێچێتین کە دێن تەزویری منەزەم دەکەن. ئەمە پارتی وێچێتین مۆزەفی سەر سندوقەکانیان بەدەستەوەیە. زۆرینەی ئەندامانی کۆمیسیۆن لەوانن، دام و دەستگاکان لەوانن، یاسا پێشێل دەکەن. من پێم وتی ئەم هەموو یاسایە پێشێل کراوە. خێرە نوێنەرەکەی گۆڕان قسەیەکی نەکرد، نوێنەرەکەی کۆمەڵ قسەیەکی نەکرد بە تەوقیعی ئەوان دەڕوا. یاسا بۆ نمونە چی لە کۆمیسیۆن پێشێل کراوە؟ بۆ نمونە چی پێشێل کراوە؟ پێم سەیرە باز لەوە دەکەن دەڵێن هەڵبژاردن دەکرێت لەگەڵ ئەوە دایم بکرێت کە ئێمە شتی ژێربەژێریش ئاگادارین. ژێربەژێر لەلایەن ژێربەژێر لەلایەن هەموو حیزبەکانەوە. هەموو زەحمەت نەبێ. چۆن 5 حیزبەکەی لەگەڵ نییە ئەو ئیتفاقی کە کراوە. کاک حەچیم، هەڵوێستی گۆڕان و کۆمەڵم پێ بڵێ لەسەر ئەوەی کە پەرلەمانی کوردستان هەڵبژاردن دەکات، بەڵام هاوتەری بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 دەبێت سەرۆکی هەرێمیش هەڵبژێردرێت. وایە ئەگەر سەرۆکی هەرێم هەڵ نەبژێردرێت پەرلەمان ناتوانێت کۆبێتەوە، چونکو سەرۆکی هەرێم باکێشتی بۆ یەکەم کۆبنەوەی سوێند خواردن ئەندامانی پەرلەمان دەکات. سەرۆکی هەرێم ئەگەر نەبێ ناتواندرێ کابینە پێک بهێندرێ و سەرۆکی حکوومەت ناوزەت بکرێت. سەرۆکی هەرێم ئەگەر نەبێ ناتواندرێ کابینەکە پێک بهێندرێ و مەرسوم بۆ وەزیرەکان دەربکرێت. سەرۆکی هەرێم ئەگەر نەبێ ناتواندرێ پەرلەمان یاسا دەربکات. فەرموو ئێستا کۆمیسیۆن لە دوا بەیانی کە ڕایگەیاندووە لە ڕۆژی 2دا بڵاوی کردوتەوە، 2دا دەری کردووە، بەڵام 4دا ئەمە شکارێکی نایاسایە 2 ڕۆژ شاردوێتیەوە ئینجا بڵاوی کردوتەوە لە ماڵپەڕەکەی خۆی. ڕێکارەکانی هەڵبژاردننی دەستنیشان کردووە، هەر لە پێکەنانی هاوپەیمانەتی پێشکەشکردنی کاندید، هەڵمەتی هەڵبژاردن، هەموو شتەکان ناوی سەرۆکی هەرێمی تێدانیە لە کاتێک بە مەرسوم
بە ناوی سەرۆکایەتی هەرێمەوە بە ناوی سەرۆکایەتی پەرلەمانەوە دەرچووە لە کۆمیسیۆن پێشتر نظامی بۆ دەرچووە زەحمەت نەبێت سەرۆکی هەرێم لەکوێ هەڵدەبژێردرێ کامەیە مووقفی گۆڕان و کۆمەڵ لەسەر ئەوە پێشکەش کردووە بۆ ئەم پرسە ئافرین کاندیدی پێشکەش کردووە گۆڕان کاندیدێکی نردووە با بێمەوە سەر کۆمیسیۆن و هەڵوێستی نوێنەرەکان لەوێن دەردا هاتوون ئیجازەی برای خۆت بدە لەسەر تاکە یەک ڕۆژ کە بەسەر چووە کە ڕۆژی سێی دەیە بە حیساب بە پێی یاساکە ڕۆژێک بەسەر چووە نابێت کاک حەمەد تۆفیق تۆمار بکرێ کۆمیسیۆن چووە کە بۆ خۆشی بانگەوازی کردووە نوێنەری گۆڕان بەدەم بانگەوازەکەی کۆمیسیۆنەوە چووە لەسەر لادانی یەک ڕۆژ کۆمیسیۆن چووە داوای لەسەر خۆی نووسیوە خۆی باشە تانەی لە خۆی داوا لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی شورا لەسەر یەک ڕۆژ لە هەمان کاتدا کە سەرۆکی هەرێم یان با بڵێم بەڕێز مەسعود بارزانی باشە بە ناوی سەرۆکایەتی هەرێمەوە 6 ڕۆژی مخالەفە کرد لە ڕاگەیاندنی ڕۆژی هەڵبژاردندا یەک ئەندامی کۆمیسیۆن دوقەی لێوە نەهات بە گۆڕان و کۆمەڵەوە ئەوەلی دوو لە تۆمارکردنی ناوی کاندیدەکاندا دەڵێ دەبێت 15 ڕۆژ دوای ئەوە ناویان تۆمار بکرێ لە 14 کۆمیسیۆن ئەعلانی کردوتی هەڵبژاردنیەکی 11 دەکرێت 14 نۆی دەکەینەیە 58 ڕۆژ تێپەڕیوە ئینجاوا دەکە لەسەر 58 ڕۆژ قسە ناکە جگە لەو ساختەکاریە لە تۆماری دەنگدەران هەیە ئەمە تەنها و تەنها شەرعیەتدانە بەو تەزویرە لە پاڵ ئەوەدا پێم وایە ئەمە جگە لە مزایەدێک زیاتر هیچی بەس پرۆسەکە بکرێ باشتریان نەکرێ بۆچوو دەزانین چۆنە من سەرەتاوتم هەڵبژاردن بۆ دەستا و دەستکردنی دەسەڵاتە بەم جۆرە بێ پارتی و یەکێتی جارەکەی تر چەندیان هەبوو ئەم جار و دوو ئۆندەی هینەکانیش تەزویریان بە حەق من پێم وایە وتم ئەگەر بەو جۆرە بێت بۆیە لەگەڵ هەڵبژاردننی پاک و بێگەردین هەڵبژاردن پاک و بێگەرد دەبێت ئەمە کارەساتی لێ دەکەوێتەوە گۆڕان و کۆمەڵش لە ئێمە باشتر دەزانێت بەڵام دانی پێدانان کاک کەمەڵەگە بگەڕێم و لای بەڕێزت دکتۆر باز دەکە کە مەسەلەن محیط سیاسەکان ئێستا لەگەڵەوەدان هەڵبژاردن دوا بخرێ ئێوەش لەگەڵەوەدان کە پرسە دوا بخرێت یاخود ڕۆڵی ئێوە چییە؟ نەخێر وڵا کاک حەچیمەگە دەرفەتم بدەی چەند کۆمنتێکم هەیە لەسەر قسەکانی کاک سەروەر سەبارەت بەوەی هەر 5 حیزبەکە لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن دوا بخرێ بە هیچ شێوەیەک من بە ناوی کۆمەڵی ئیسلامی بە ناوی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی قسە دەکەم بە هیچ شێوەیەک کۆمەڵی ئیسلامی لە هیچ دیکۆمنتێکی لە هیچ لێدوانێکی لە هیچ ڕاگەیاندراوێکی لە هیچ کۆبوونەوەیەکی خۆی نە داخلی نە دەرەکی خۆی بە هیچ شێوەیەک ئەوەی دەرنەبڕیوە کە لەگەڵ ئەوەدا هەڵبژاردن دوا بخرێ هەڵوێستی ڕسمیمان هەڵوێستی فەرمیمان ئەوەیە کە بە هەموو شێوەیەک لەگەڵ ئەوەداین لەگەڵ هەموو کەم و کوڕەکانیشی هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆی بکرێ لەگەڵ ئەو تێبینیانەی دکتۆر سەروەر گوتی سەبارەت بەوەی ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ هەڵبژاردنێکی پڕ لە کەم و کوڕی دەبی لەگەڵ داین بەڵام خۆ لە بیرمانە هەڵبژاردننی 92 دوای ئەو هەڵبژاردننی 2005 13 ساڵی پێچوو هەڵبژاردنەکان هەر بەبێ کەم و کوڕی بەڕێوە نەچوون ئەمە لە واقعێکدا دەژین دەزانین لەگەڵ ئەوە ڕاهاتوین دەست و پەنجەمان لەگەڵ ئەوە نەرم کردووە کە لایەنە دەسەڵاتدارەکان بەردەوام ئەو هۆکارانەی لەبەردەستیانە دەستگاکانێن کۆمیسیۆنە شوێنی دیکان ئیمکاناتی مادیە دەستگا ئەمنیەکانێن خەڵکە هەرچی هەیەە بە هەموو شێوەیەک بەکاری دێنین لە بۆ ساختەکاری لۆ ئەوەی تەرازووی دەنگ سنجی خۆیان لە پەرلەمان دواتر لە حکوومەتیش بەلای خۆیاندا قورستر بکەن هەمووان ئەوە دەزانین بەڵام لەگەڵ ئەوەشدا بەردەوام لەگەڵ ئەوەدا بووین کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ کۆمەڵ و گۆڕان بۆچی لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن بکرێ بۆ ئەوەی ڕێز لە ئەو ماوە یاساییە بگیرێ کە ماوەی 4 ساڵە خەڵک دەنجی بە پەرلەمانتارەکان داوە بۆ ماوەی 4 ساڵ خەڵک دەنجی بەوە نەداوە نوێنەرەکانیان لە پەرلەمان بۆ ماوەی 5 ساڵ 6 ساڵ 10 ساڵ 13 ساڵ وەکو لە ماوەی ڕابردوو بینیومانە نوێنەرایەتی خەڵک بکەن ئەوان دەیانوێت بۆ ماوەی ئەو 4 ساڵە نوێنەرایەتیان بکەن ئەگەر مافی ئەو نوێنەرایەتیاندا ڕازگۆ بوون لەگەڵ خەڵک ڕازگۆ بوون لەگەڵ بەرنامەی هەڵبژاردننی خۆیان ڕازگۆ بوون لەگەڵ دروشمەکانی خۆیان ئەو کات بە ئەو خەڵکە لە خولی داهات و باشتر متمانیان پێ ببەخشن خۆ ئەگەر ڕازگۆژ نەبوون
خوانەخواستە دوو لە ڕووی ئێوە دوو لە ڕووی بینەران درۆیان لەگەڵ خەڵک کردووە ناڕازگۆ بوون بەردووی بەرژەوەندەی تابێتەکانی خۆیان کەوتن ئەوە خەڵک بابێ سزایان بدان. سەبارەت بە کەم و کوڕیەکانی تۆماری دەنگدەران هەر کۆمنتە دەڵێم ئەوانی دیکە لێ دەگەڕێم. سەبارەت بە کەم و کوڕیەکانی تۆماری دەنگدەران لای جەنابت معلومە لە پێش ئەنجامدانی ڕیفراندۆم لە بەرنامەیەکی دیکەی هاوشێوە لێرە ئەو تێبینیانەی کە دەرمان بڕی لەسەر تۆماری دەنگدەران لەسەر ماوەکەی لەسەر هەموو ئەو شتانێک کە پەیوەندی پێوەی هەیە هەر لە بناغی دروستکردنی تۆمارەکە هەم ئەو تۆمارەی لەلایەن کۆمیسیۆن هەیە هەم ئەو ئالێتی کە کاری لەسەر دەکرێت هەموو ئەو گومانانی خۆمان هەموو ئەو تێبینی و ڕخنانی خۆمان خستە ڕوو. بەڵام سەبارەت بە پرۆسەی ڕیفراندۆم جەنابتان دەزانن کۆمەڵی ئیسلامی بەڕسمی وەکو قەوارەیەکی سیاسی خۆی تۆمار نەکرد لە بەشداریکردن لە پرۆسی ڕیفراندۆم. لەبەر ئەوە کاکسەروەریش ئەوە دەزانی مافی ئەومان نێتانەی لێ بدەین چونکە وەکو قەوارەیەکی سیاسی خۆمان تۆمار نەکردووە و هیچ یەک لەوانی کە قەوارەی سیاسی تۆمار کرا و ئەو مافانەی وەری دەگری ئەو مافانەمان نابێ. بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمانە دوێ ناوبڕەکە دەگەرم وڵای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان منەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و موجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بەسوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجیان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بەسوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بەسوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزە جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بەسوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژ بوونی ماسوولکەیە تا دادەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بەسوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاکەما لەگەر بگرم و لای بەڕێز سەبارەت بە بۆ نمونە زیانەکانی ئەگەری دواخستنی هەڵبژاردن چ زیانێکی هەیە بۆ هەرێمی کوردستان؟ دواخستنی هەڵبژاردنەکان لە وادەی خۆی ئەو وادەیە کە دیاری کراوە تەمان یەکی 11 زیانی زۆری هەن. بۆ نمونە خەڵک ئێستا لە بێهیواییەکی زۆردا دەژی، دواخستنی هەڵبژاردن خەڵک بێهیواتر دەکات. دوام متمانەی خەڵک بە دەسەڵاتداران لاوااستر دەکات لەوەی کە بتوانرێ ئاڵوگۆڕی دەسەڵات دەستا و دەستکردنی دەسەڵات بکرێ بە دەنجی خەڵک بە شێوازێکی ئاشتیانە. سێەم ئەو خەڵکە کە دەنجی داوە بە پەرلەمانتاران بۆ ماوەی 4 ساڵە نەک بۆ ماوەیەکی درێژتر، ئەو کات پەرلەمان کە ماوەی خۆی درێژ دەکاتەوە کە درێژی نکاتەوە دیارە شەرعیەتی لە دەستدا، ئەگەر درێژیشی بکاتەوە دیارە بەدەرە لەو وشتەی دەنگدەران کە بۆ ماوەی تەنها 4 ساڵ دەنجی پێ داون. ئەزمموی دیموکراسی هەرێمی کوردستان ئەزمموی ڕێزگرتن لە دەنجی خەڵک لە مافی خەڵک بۆ خۆی نیشانەی پرسیاری زۆری دەسەرا، بەوەش نیشانەیەکی پرسیاری دیکە دەخاتە سەر هەموو ئەو نیشانەی پرسیارانەی کە لە سەریدا هەیە. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرم و لای بەرز تۆر پێشتە بەرزت باسی تۆماری دەنگدەران کرد کە بەرز وتت تۆمارێکی بێ دایک و باوکەوە 6 تۆماری دەنگدەران هەیە. بۆچی 6 تۆماری دەنگدەران هەیە تۆمارێکی ڕێک پێگرن؟ دەزانی کاکاچیم جان ئێمە بەداخەوە مەسەلەن نابێ وا قسە بکەین حزبی سیاسی. من ڕێزی زۆرم بۆ کاک کەمال بڵێ ئێمە پەنجەمان لەگەڵ ڕاهاتووە و لە ساڵی 92 وا هاتووە. نابێ ئێمەدان بە واقعەدا بنین، دەبێت کار بۆ گۆڕینی بکەین. نمونەیەکت بۆ بێنمەوە ساڵی 92 کە هەڵبژاردن کرا لە دهۆک مردووەکانیش دەنجیاندا، ئەوە دەکۆمنتەکان هەیە ساڵی 92 لەو کاتەوە ئەزمونە هەیە. ساڵی 92 لە دهۆک 112 دەنجیدا، بەڵێ 112 دەنجیدا، لە هەولێر 70 شتێک بوو، لە سلێمانی 80 شتێک بوو، ئاوا بوو 112 دەنجیدا. حسابی خۆت بکە. ئەم جارە لە ڕێفراندۆمدا 110 دەنجیدا. نیشتیوە هەیە لە دنیادا. پاش 25 ساڵ 700,000 دەنگدەر هەبوو، 950 دەنجیدا، پاشان 100 شتێکیان لێکم کردنەوە 814,000یان هێشتەوە، هێشتا 110 یعنی لێرەدا ئەمە دووبارە بوونەوەی ئەمەیە پاش 25 ساڵ. من قسەم لەسەر ئەوەیە نابێ پەنجەر لەگەڕ ڕابێ، نابێ پەنجەر لەگەڕ ڕابێ. ئەم تۆماری دەنگدەرانێکەوە هەیە لێرە کاکە کۆمیسیۆنی هەڵبژاردن لەگەر ڕێزی زۆرم بۆیان تا ئێستا نازانن چەند دەنگدەریان هەیە. تۆ ئەگەر لێ ئێوە ڕاگەیاندرکارن متابعەتان کردووە، ئێمە توێژینەوەیەکمان هەیە تەنها لێکۆڵینەوەمان لە وتەکانی وتەبێژ کردووە کە وتەبێژ بە ڕێزی سەر بە کۆمەڵی ئیسلامیە وتەی 3 کەسمان هێناوەتەوە. سەرۆکی کۆمیسیۆن، وتەبێژ، مدیر عامی معنی. یەکەم جار ڕایان گەیاند وتیان زیاد لە 6 میلیۆنە، دووەم جار وتیان 6 میلیۆن، سێم جار وتیان 5 میلیۆن و 500,000، 5 میلیۆن و 400,000، 5 میلیۆن و 200,000، 4 میلیۆن و 900,000، ئەخیری هاتنە سەر 4 میلیۆن و 500,000. حوت ڕقەمیان بڵاو کردەوە بە شێوەی فەرمی پێش ڕفراندۆمەکە، حتا لە ڕۆژی ڕفراندۆم 2 ڕقەمیان بڵاو کردەوە. کۆمیسیۆنێک نەزانێت چەند دەنگدەر هەیە، چۆن دەزانێت چەند کەس دەنجی داوە؟ باشە چۆن دەزانێت دەنگەکانم چۆنە؟ ئەو تۆماری دەنگدەرەکانی چییە؟ سەبوونەکەوتی 6 تۆمارە ئێستا؟ من بۆ خۆم 6 تۆمارم بینیوە. لەکوێ بینیوت؟ لە کۆمیسیۆن؟ بەڵێ تەنها لە ڕفراندۆمدا 3 تۆمارکاری پێکرا. تۆمارێکیان لەسەر سایتەکە بوو کە بەڕێزت دەچوی ناوەکەی خۆت پێدەدیتەوە، ئەمە بە جۆرێک بوو. موالی 2000شی تێدا بوو کە موالی 2017 ساڵ و 16 ساڵ دەکات. شمول ناکات؟ نەخێر شمول ناکە. موالیت 99 هەموو تێدا بوو، بۆ دەنگدانیش تێدا بوو. ئەخە سیر ئەوەیە تۆمارێکی دەنگدەرانیان هێناوە کاکە حەچیم جان چۆن سەرت سوڕ نەمێنێ. هەرچی لەدایک بووی ساڵی 99 یەکی یەک لەدایک بوو، وەکو ئەوی ڕۆژی یەکی ساڵی 1990 هاتوونەوە هەرچی ئافرەتی کورت هەبوو مناڵی بوو لە یەک ڕۆژدا، هەمووی یەک ڕۆژە. شتیوات بینیوە تۆ؟ یعنی ئەم تۆماری دەنگدەرانە ئەمەیان لەسەر سایتەکە بوو. من بۆ خۆم لەسەری گەڕام ناوم نەبوو. باشە تۆمارێکی تر هەبوو لەسەر دەرگای بنکەکان هەڵواسرا بوو، ئەمەش بە جۆرێکی تر بوو. تۆ دەچووی ناوت هەبوو لەسەر دەرگاکە
بەڵام کە دەچوویتە ژوورەوە تۆمارێکی تر هەبوو لە محەتەکان بوو وێزگەکان ئەوش بە جۆرێکی تر بوو سێ تۆماری بەکارهێنا سەریان لە خۆیان و لە خەڵکی شێوان ئێمە چاودێری بنکەکانمان دەکرد بە هەزاران کەس گەڕایەوە ناوی نەبوو دەنگ بدا ئەم تۆماری دەنگدەرانە تۆمارێکە لە تەنەکەی خۆڵ و زبڵ بترازێ هیچی تر نییە ئەم تۆمارە ناوی کاکە مردوو نەسراوەتەوە یەک شت بۆ باشم چەند ناوی بۆنمە ئەوەی کەەوە بداشتان کردوەکو ئەنی سویتەکەی خۆتان چەند بۆنمە سەدان هزار ناوی مردوو هەیە لەبەر ژمارە 100,000 نکاوێتەوە دەزانی چۆنە من یەک نمونەت بۆ بێنمەوە قسە ناکەم لەسەر مردوو زیاتر یەک سێرچمان کردووە لیستێکمان دەرهێناوە ناوی ئەو کەسانەی ناڵێن مردوون بەڵام تەمەنیان لە نێوان ساڵی 1953 لەدایەک بووە هەتا 1970 853 هەتا 1970 کەرتەمەنی دەکات لە 100 ساڵ هەتا 164 ساڵ دەکا وابزانم 11799 کەسە یعنی ئەوانەی کە موالیدیان 1953 هەتا 1970 نەهاتوونێتە سەر هەشدا ئینجا ئەمە کەسیان ماون 11799 کەس ئەمە کە نەسرابێتەوە ئەی ئەوانەی تر سراونەتەوە بۆ نمونە ئەمە یەک مەسەلەن ئێمە لیستێکمان لەبەردەستا نزیکەی 100 وا هەز دەکەم 40 شتێک هەزار مردووە لیستە بە فەرمی لە وەزارەتی تەندروستی ماوەگرتووە ئەمە یەک دوو لیستێکی ترمالایە کە دەنگدەری تایبەتە 184,000 بە دەنگدەری تایبەتیش دەنگ دەدا و لەوێش دەنگ دەدا سێ 95,000 تەنها لە هەولێر و دهۆک دووبارەیە لەگەڵ کەرکووک و مووسڵدا لە مادەی 140 ئەوەندەش لە سلێمانی هەیە چوار لیستێکی تر هەیە تەنها موالید 2104 دەنگدەران دەکات 4 کورسی تایەتی لە لیستەکە 5 لیستی تر هەیە کە کوردانی پارچەکانی تری کوردستان تیادیان کوردانی کوێتیان بەشداری هەڵبژاردنیش دەکەن ئیترن فۆرمی خۆراکی بۆ کراوە و کۆمیسیۆنیش دەڵێن بۆیان کراوە بۆ مەژمارەیان چەندە کوردانی نازانم چەند کراوە دەکرێت لە بەڕێز وتەبێژ بپرسیوەش زانێتان هەیە بۆ نمونە بەڵێ بزانیاری ما هەیە بەڵام خۆ لێرە من چی بڵێ دەزانی کاک حەجیم ئەوەی کە دەیڵێ ئێمە کە پێی گەیشتوین لە سەروی 500,000 و زۆر زیاتر 500,000 ناوی بڵێن ساختە هەیە بە بچوونی تۆ زیاتر لەوە لەبەر ئەوەی هیچ هینێک نەسراوەتەوە مردوو نەسراوەتەوە جا قسەکەم لەسەر ئەوەیە مەسەلەن من بەداخەوە کاکەمال دەڵێ ئێمە لە بەرنامەیە قسەمان لەسەر کردووە ئەوە من دەبی لە بەرنامە قسەی لەسەر بکەم کە من ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیم هیچ دەسەڵاتێکم نییە بەس قسە بکەین و فشاری مەدەنی دروستکەین بەڵام حزبی سیاسی دەبێ هەڵوێستی جددی هەبێ دەبێ بچێ یەخەی ئەم دەسەڵاتە بگرێ نوێنەری لە کۆمیسیۆن هەیە لەکوێ نوێنەرەکەی کۆمەڵی ئیسلامی و گۆڕان من باسی ئەوانی تر ناکەم هاتن قسەیان لەسەر ئەمە کرد جگە لە ئەشهد و یەک نوێنەر کە ئەوانەی قسەم لەگەڵ کردبن یەک دانیان وتوێتی من تەحەفزم هەیە لەسەر ئەمە بەم تۆماری دەنگدەرانە ڕازینی ناڵێم لەسەر حزبێکە بەڵام ئەمەیان دوایوتۆ بۆیە ئەمەی دەگوزارێت لێرە من ئەوەندە دەڵێم دەبێ کۆمەڵی ئیسلامی و گۆڕان هەڵوێستیان لەسەر یاساشتێنی هەبێ لە ڕێی نوێنەرەکانی خۆیان لەوێ دەر نەک یاساشتێنی پەردەپۆش بکەین و بە ئیمزای ئێمە بڕوە کۆمەڵی ئیسلامی و گۆڕان دەبێ بە هەڵوێستیان لەسەر تۆماری دەنگدەران هەبێ بە فعلینەوەکە پەردەپۆشی بکەن لەوێ دەبێ هەڵوێستیان لەسەر نەبوونی ڕێکار هەبێ هەڵوێستیان لەسەر ساختەکاری هەبێ هەڵوێستیان لەسەر ئەوەی سەرۆکایەتی هەبێ ئێستاوا بەو شێوەیە دەڕوا من تێدەگەم پارتی وێچەتی ڕێککەوتون درێژی دەکەنەوە ئەم زانیارەت لەکوێ دەستکەوتووە ینی تاو ئەم زانیاری نییە ئێمە وەکو ئەنستیتوێتی پێی بەپێی هەموو لێکدانەوەکان زیاد لە 15 ڕۆژ 20 ڕۆژ پێش ئێستا ڕاگەیانێکمان بڵاو کردەوە لەوێدا وتومانە پەرلەمانی کوردستان کۆمیسیۆن بانگ دەکات لە کۆمیسیۆنەوە هەڵبژاردنەکە تازیل دەکەن لە پەرلەمانەوە بەڵێ وتی دیکێتی و پارتیژ ڕێککەوتون ڕێککەوتنەکە چۆنە؟ من نازانم ئەوە ڕێککەوتن چۆنە بەڵام ئەوها دەبینی ڕێک دەکەون خرزانیاریشت لە هەیە بۆ بینەرانی بۆ چەند ساڵە ڕێککەوتن زانیاریم لا نییە بەڵام دەزانین کەوا پێشتر بەڕێزوتە خۆڕێککەوتنی یەگرت ئیسلامیش دەست و پەنجەی لەگەڵ نەرم کردوون سپاس دەکەم کاتودا تەگرم لای بەرز کاک کەمالەگە بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بە تۆماری دەنگدەران و ئەرکی حیزبە سیاسەکە
تێبینی چیەوە حیزب سیاسەکان دەتوان چ ڕۆڵێک ببینن لە پاککردنەوەی تۆماری دەنگدەران؟ کە حەچیمەڵا دووبارە دەرفەتم بدا هەندێک کۆمنتم لەسەر قسەکانی دکتۆر سەروەر هەیە. سەبارەت بەدەست و پەنجەنەرمکردنی ئێمە وەکو حیزبی سیاسی لەگەڵ ئەو هەموو تەزویر و یاساشچێنی و کەم و کوڕیانەی کە هەن، ئێمە حیزبێکی مەدەنین، تەنها هۆکارە مەدەنیەکانیشمان لەبەردەستە و لەو شوێنانەش کە وجودمان هەیە جەنابی یەکێک بوو لە پەرلەمانتارەکانی خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی سەوز حەقوایە شاهێدی باش لە بۆ پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی بدا کە چەندە بە هەڵوێز بوون، چەندە داکۆچی کار بوون لەسەر مافی خەڵک، دژی یاساشتێنیەکان بوون، لە دانیشتنی پەرلەمان هاتوونەتە دەرێ، لەسەر کەم و کوڕیەکان بەدەنگ هاتوون و لە کۆمیسیۆن ئەوەی نوێنەرەکەی ئێمەیە ئەوەی پێی دەکرێت قسووری ناکە، بەڵام جەنابی دەزانی کە لە کۆتاییدا بڕیارەکان بە زۆری نەدەدرێن. ئێمە یەکێک نین لە حیزب دەسەڵاتدارەکان، حیزب دەسەڵاتدارە فعلیەکانی ئەو هەرێمە هەموو خەڵک دەزانی پارتی و یەکێتین ئێمە نین. بۆ زۆر جاریش پێویستە هەندێک معادلاتی سیاسی ڕەچاو بکرێ. دکتۆر سەروەر خۆی یەکێکە لە پەرلەمانتارەکانی یەکێتی لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 2013 ڕۆژی پێش درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم لەسەر شاشەی تەلەڤیزۆن ڕایگەیان لە بەرنامە خۆم بینیم، ئێستاش بەباشی لە بیرمە کە بە تەواوی دژی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێمە، بەڵام دواتر ڕۆژی پاشی چوە ناو هۆڵی پەرلەمان دەستی هەڵبڕی لۆ ئەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم 2 ساڵ درێژ بکرێتەوە. لەبەر ئەوە کۆمەڵی ئیسلامی ئەوەندەی پێمان دەکرێت فعلن وەکو حیزبی سیاسی لەگەڵ ڕێکخراوێکی مەدەنی جیاوازین، لەگەڵ چاڵاکێکی کۆمەڵگەی مەدەنی جیاوازین، بەڵام لە کۆتاییدا ئێمە کە حیزبی سیاسین فەرشی سوورمان لە بۆ ڕانەخراوە. ئێمە ئەوەندەی پێمان دەکرێت داکۆچی کارین، ئەوەندەی وەسائلمان لەبەردەستە، وەسائلە یاساییەکان، فشارە مەدەنیەکان، دەتوانین قسای خۆمان بکەین و فعلن ئیعلامی یەکێکە لەو هۆکارانەی کە دەتوانین تێیدا دەنجی خۆمان بگەێنین، بەڵام خۆ ناکرێ ئەمە لە دەرەوەی ڕێکارە مەدەنیەکان شتی دیکە بکەین. بەڵە زۆر باشە، بەڵام بەم تۆمارە سەبارەت بە بەڵە فەرمو سەبارەت بۆ تۆمارە لە بەرنامەی ڕابردووش کاک حەچیمجان ئەمە تێبینی ئێزگار زۆرمان هەبوو. ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران جاری ڕابردووش ڕامانگەیاند بە هەفتەیەک تۆماری دەنگدەران نوێ ناکرێتەوە، بە 10 ڕۆژ نوێ ناکرێتەوە، بە 9 ڕۆژ نوێ ناکرێتەوە. پێویستی بەوە هەیە، یعنی ئێستا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو سوودان ساڵانە تۆماری دەنگدەران نوێ دەکرێتەوە. سوودان بە نمونە دەهێنرێتەوە لە یەکێک لە وڵاتە پاشکەوتوەکان کە لەوانەیە ئێمەی خەڵکی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێم و کۆمیسیۆنی هەرێم پێی عیبی ئەگەر خۆمان بە کۆمیسیۆنی سوودان مقارنە بکەین، بەڵام لەوێ ساڵانە ئەو تۆماری دەنگدەرانە بەردەوام نوێ دەکرێتەوە. پێویست بەوە دەکا کۆمیسیۆن هەم ئەوەی عێراق ئەوەی بکرد بواە کە ئەو نەی کردووە کۆمیسیۆنی هەرێم ئێستا ئەو کارە بکە، ئیشی بەردەوامی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بی کە نایکا بەداخەوە خەلە لە جەوهەریەکە ئەوەیە دەسەڵاتدارانی هەرێم و کۆمیسیۆنیش بەداخەوە دەکەویتە ژێر ئەو پرسیارە ئێرادەیەکی جددیان نییە بۆ ئەوەی هەڵبژارنێکی شەفاف، هەڵبژارنێک لە کاتی خۆی، هەڵبژاردنێک کە ڕنگدانەوەی ویست و ئێرادەی خەڵکی کوردستان بی ئەنجام بدرێ کە ئەوە نییە بەتاکید ئەو کەم و کوڕیانە دەبن. ئێمە بەردەوام لەو شەڕەداین، ئێمە بەردەوام ڕوبەڕووی ئەوە دەبینەوە لە هۆڵی پەرلەمانە، لە کۆمیسیۆنە، لە شوێنەکانی کە دەتوانین دەنگمان بیگاتێ و دەستمان بیگاتێ، بەڵام چەندمان پێ دەکرێت ئەوەی پێمان دەکرێت دیارە بەپێی ئەوەیە کە دەسەڵاتمان تێدا هەیە. بەڵێ کاکتۆ دیێرە کاک شیروانیش پەیوەندی کردووە تێبینی هەبووە بزانین. کاک شیروان سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا، بزانم گوێت لە بەرنامەکە بوو فەرمووتیان تێبینیت هەیە؟ کاک حەکیم سڵای خواگەر لەبەرز و لە هەردووکیان بەڕێزەکەشت. نازم سەوتەکەم دەگات؟ بەڵێ فەرموو کاک شیروان فەرموو، ئەگەر بە کورتی بێ سپاس بۆ لەسەرنج هەردوو بنامەکەت. من متابعی بەرنامەکەتان بووم، بەڕاستیدا کۆمەڵی تێبینی جوان باسکران. من ئەو بە دکتۆر سەروەر دەڵێم کە پێرێکە هاتن من لە خزمەتیان دامەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و من بۆ دانیاری بەڕێزشان کە زانیم کۆمەڵە تێبینی باشیان ئەمڕۆ داوام کردو کە ینی خراپە بەرنامەی کۆبوونەوە و قسەی جدی لەسەر پێشنیارەکانی ئەوان بکرێ و قسەکانی ئەوان لای ئێمە ینی بۆی کە بزانین کە گرنگی خۆی هەیە کۆمەڵەشی باشیان باس کرد.
بەڵام یەکشت سرنجڕێژمەرەوە کە باسی کرد کە ئێمە بێ هەڵوێز بووین من بۆ دکتۆر سەرۆر بۆ هەموو بینەران نەخێت هەڵوێستەکە چی بوو هەڵوێستەکەیەوە لە هەموو شتێک هەڵوێستمان هەبووە تەنانەت باسی تۆماری دەنگدرانی کرد من یەک نمونە دێنمەوە من وەکو شخصی خۆم لە دوای ئەوەی کە هەستم کردوە کە تۆماری دەنگدران لە ئاسێکی باش دانیە بەخۆم داوام کردو لە وەزارەتی سەحا و ئەو شایدە بۆ ئێمە دەن کە بۆ جاری دووەم داوا کراوە لەسەر داواکاری من کە ناوی مردوان بێنرێت و ئێمە ناوی نزیکی 65,000 مردوو کە هەیە من بە ڕێگەی شخصی خۆم داوا لەژنەی تۆماری دەنگدران کە ئێستا کار لەسەر دەکەم بۆ پاکردنەوەی و لەگەڵ هیچ شتێکی و ئێمە دەزانین کە تۆماری دەنگدران کەموکوڕی هەیە و داوامان کردو لە هەموو خزمەت سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگە مەدەنی هەرچی تەرخ و پێژیار و سرنجێکیان هەیە فەرم پێشکەشکردن و هاوکارمان بن ئێمە بەڕاستی هەر ناکرێت خەڵک پێژیار بکات و بەڵام خۆی بە پرسیار نەزانێت من دەستان لە بەرنامەیەک پەنجاب قسە لەسەر کۆمیسیۆن بکەم بەڵام یەک قسە و هاوکاری نەبم لەگەڵ دکتۆر سەرۆر و هەموو ئەو ستافێک کە لەگەڵیشدا بوون ئێمە داوامان کرد چی من وا بووە کە ئەوان هاوکارمان بن فەرم ئەو وەرگانێک کە بەدەستان یارمەتیمان دەن لە تاکردنەوەی تۆماری دەنگدران سپاس دەکەین ئەوە قسەی جدیە قسەکردن پێم وایە شوێنی کۆنیان فەرمونون ئەوان کە خۆیان بڵ سۆزدان بە هاوکارمان بن و ئێمە دەستخۆشیان لێ دەکەین و دڵنیاش بن ئەوەی کە بە ئێمە بکرێن ئینشاڵڵا قەسیر نابین و سپاس دەکەین کاکشیروان کاتمان نەماوە سپاس دەکەین کاوتوردنی خولەک کاتمان نەوە وەڵا بە نیو خولەک جارێ یەکێکیان یەکەمیان ساڵی من مامۆستای مێژوو بووم بەر لەوەی ئەندامی پەرلەمان بم لە بیریشمە 2013 چی بووە 2013 ئەوە من بووم ئەو پرۆژەیە پارتی و یەکێتیم کەشف کرد کە وەکو ئەوەی ئەنجومەنی شورا کە هاتووە دەیوت بابەتەوەکەم کە دەیوت درێژ بکرێتەوە هەتا ئەو کاتەی هەڵبژاردن دەکرێت بەڵێ یەک هەفتە کردمان بە حەملە لێ نەگەڕین دواتر پرۆژەیەکی تر هات پرۆژەی گەڕانەوەی دەستور کە هەموو حزبەکان بە تایبەتی یادی بە خێر کاک نەوشیروان و مامۆستا عەلی باپیریش دەیانوت کە ئەم دەستورە نەڕوات و خۆپشاندانیان لەسەر دەکرد لە پێناو ئەوە بوو و نەک من دەنگم نەدا کەس دەنجی نەدا چکە دەنگدان نەبوو لە پەرلەمانە چکە فەوزا بوو و دووەمیان لەسەر تۆماری دەنگدەران ئێمە ئەو کاتی ئێمە بووین هەڵوێستمان هەبوو لیژنەیەک پێکات دوو ئەندامی یەکێتی تێدا بوو کە من و گەشەدارە حەفید بووین ئەم دوانە ئامادە نەبووین بچینە لیژنەکەوە لەبەر ئەوەی نوێنەری ئۆپۆزیسیۆنی تێدا نەبوو گۆڕان و کۆمەڵی تێدا نەبوو یەکگرتووی تێدا نەبوو دوو هەفتە ئیزرابمان کرد لێ نەگەڕین لەسەر داخوازی ئێمە بەڕێز برای بەڕێزم دکتۆر سەباح و نوێنەری حزبەکانی تریش هاتن تیایدا بوون سێمیان لەسەر ئەوەی کە کاکشێروان کە دەڵێ کاکشێروان ئەوەی کە باز دەکە برای بەڕێزە ئێمە قسەمان لەسەر هەموو ئەوانە هەیە بەڕێزن بەڵام کاکشێروان هەڵوێستت چی بووە لەسەر ئەوەی کەوە پەیڕەوێکتان دەرکردیە بۆ خۆتان تۆماری دەنگدەران نوێ بکرێتەوە نوێی ناکەنەوە ئێستا هەڵوێستی چیە لەسەر ئەوەی بەم تۆمارە بچیتە ناو هەڵبژاردن هەڵوێستی چیە لەسەر کاتم تاوا بوو کۆمەڵێک بابەتەیە تۆ کاکشیروان و مامۆستا کەمالیش بەرنامەیەک دوا قسەشم کاکەمال کە دەڵێت چی کرا ئەوە بە دە ڕۆژ و 15 ڕۆژ ناکرێت 2013 بڕیارەکانی درا جێبەجێ نەکران لە ماوەی ئەم 4 ساڵە کۆمەڵی ئیسلامی گۆڕان کە سەرۆکایەتی پەرلەمان و سکرتێری پەرلەمان و هەموو ئەوانەیان بەدەست بوو چیان کرد جگە لە یەک ئەندام پەرلەمانی یەکێتی نەبێ کە گەشەدارە حەفید بوو بە یادداشت بە دادچوونەکانی کردیتی یەک کەسیان قسەیان دەکرد چونیان هەبوو لەسەر یاساشکێنیش کە لەسەر تۆماری دەنگدەران یەک کەس نەیبوو بەڵێ سپاس کاکتۆر سەروەر سپاس بۆ کاک کەمالی سپاس بۆ بینێران بەڕێز خواتان